هەواڵی دیار و کۆی میدیاکانی هەموو کوردستان گرنگیان پێدا کۆچی دوایی هونەرمەند محەممەد ئەحمەد ئەربیلی بوو کە دەنگانوێکی زۆری هێنا بە دوای خۆیەوە هەمان باس لە کۆچیەکەن ئەو هونەرمەندە لە تەمەنی 89 ساڵیدا و لە دوای ئەو خزمەتە زۆرەی با گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردی کرد بۆ دوجار ماڵ ئاوایی لێ کردی. خاکی ڕام کێوی سەنعان و لبنان نامەوێ خوار ئەمان من گەر بە مەعشوقی ئەم یارە بڕام خاکی وەتەن خاکی وەتەن کوردستان جێگامە و جێگای ئەبا وەجدەدمە. خۆشەویستان پەنجا خەمە سەر چەند وێزگێکی ژیانی هونەرمەندی کۆچ کردوم. محەممەد ئەحمەد ئەربیلی خۆی لە ساڵی 1933 لە گەڕەکی تاجیل لە شاری هەولێر لەدایک بۆ پێشتر باوکی لە ساڵی 1998 لە گوندی باوکراوی ناوچەی باڵەکایەتیە لێوە ڕۆکاتە هەولێر و لێوێ نیشتە جێبێت تا ساڵی 1972 کە باوکی کۆچی دوایەکە. لە ساڵی 1944 هونەرمەندی کۆچ کردو دەچێتە بەر خوێندن لە قوتابخانەی ئەربیل و تاوەکو ساڵی 1949 لە خوێندن بەردەوامە بێت. دواتر بەوەی خراپی بژێوی ژیانیان ناچارە بێت دەست لە خوێندن هەڵبگرێت کە ئەمە پیشەی هەموو هونەرمەند و تاکێکی کورد بووە لە ڕابردووە. بەهۆی دەنگخۆشیەکەیەوە بێتە جێگای سەرنج لە قوتابخانەکەی لەلایەن بەڕێوەبەر و مامۆسایانی قوتابخانەکەیەوەی تر هەر لە تەمەنی زۆر منداڵیەوە بەشداری لە چالاکیە مۆسیقیەکانی قوتابخانەکەی ئەکات کە ڕۆژانە دەستپێکی خوێندن با سرودە نیشتیمانیەکانی ئەم هونەرمەندە دەستی پێکردووە. هەرێک لە سرودە نیشتیمانە بەناوبانگەکانی نەورۆز و ئەیدلێران و لاوی کورد کە لەلایەن ئەم هونەرمەندەوە ئاوازی بۆندارراوە لە تەمەنی منداڵی قوتابخانەکەی داوتوێتی. لە ساڵی 1956 کاتێک مەلیک فەیسەڵی دوومی پاشای عێراق سەردانی هەولێرەکات لە دیوەخانی مەلافەندی چەندین مەقام و گۆرانی فۆلکلۆر پێشکەشەکات و ئەو کات لەو ئاهەنگانە و لە پێشوازیەکان نابێتە جگای سەرنج و میوانەکان وە هونەرمەند لەلایەن مۆسیقاژەن مەجید فەتاح گرنگی زیاتری پێدرێت و مامۆستا عیزەدین فەیزیە بێتە هاندری ڕاستە و خۆی تاوەکو با ڕێچکەی هونەری بڕات. بۆیە زۆرینەی گۆرانی و بەستە کوردی و تورکمانەکانی ئەو کاتی هەولێر لە بەرەکات و لە کۆڕ و کۆبوونەوەکاندا لەوێ ئەیانڵێتەوە. لە ساڵی 1953 لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئەو کات وەک شۆفێر دامەزرێت و بەدەم کارەکەی و گۆرانی یەڵا شۆفێر دانێت. دواتر لە ساڵ 1959 دەچێتە ڕادیۆی بەغداد و لە بەشی تورکمانی غەزەلێک و چوار قۆریات تۆمارەکات و دواتر بڵاوبوونەوەی بەرهەمەکانی ناو دەرەکات و دەنگ و هونەرەکەی لە دڵی خەڵکیدا جێی خۆی ئەکاتەوە. محەممەد ئەحمەد ئەربیلی دوای دەنگدانەوەی گۆرانیەک یەڵا شۆفێر بەناوبانگە بێت و گۆرانیەکانی لەلایەن چەندین هونەرمەندی مەزنی ئەو کاتی وەک حەسەن زیرەک و ئیبراهیم تاتڵس دەگوترێتەوە. ئیتر پەری زیاتر بەخۆیات و کاتەرخانەکات بۆ نووسینی هۆنرا و دانانی ئاواز بۆیان و وەک مەقام و بەستە بە زمانەکانی کوردی و تورکمانی تۆماریانەکات. هەروەها لەگەڵ هونەرمەندە عەبدولواحید گۆزەجی و نەجات تونچی و یونس تونچی ئاهەنگی گێڕا و چەندین ئاوازی بۆ گۆرانیەکانی داناوە و بەهۆی محەممەد ئەحمەد ئەربیلیەوە جەباری براشی برۆ بەکارەکانیەیەات. هونەرمەند لە مەقامەکانی نەهاوەند و سەبا و کورد و بە توانایەکی سەرسوڕهێنەری هەبووە. بۆیە زۆرینەی ئاهەنگ و بۆنەکان بانگیشتیەکەن بە تایبەت دوای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 دەرگای زیاتری ئازادی و پتر بە ڕوویدا دەکرێتەوە و بە جۆرێک دەتوانێت چەندین گەشت بۆ وڵاتانی تورکیا ئەنجام بات و هەوادارانی تورکیا بەسەر بکاتەوە بەوەی ئەوەی مەقام و بەستەی زۆری بە زمانی تورکمانی هەبووە. ئەمڕۆ ڕۆژی 26 2022 لە تەمەنی 89 ساڵیدا بۆی نەخۆشی لە شاری هەولێر و کۆچی دوایی کرد. بە ناوی دەستگای میدیایی کوردساتەوە پرسە و سەرخۆشی لە خانەوادەکەیەکەین و هەروەک بینیشتان لەم یەک دوو ڕۆژەی ڕابردووە کە لە نەخۆشخانە بوو قسەی بۆ کەناڵی کورتسات نیوز کرد و ئێستا بەشێک لە وتانەتان پێشکەشەکەینەوە. ئەو کورساتە هەتا ئەمە لەسەر ئەو دنیای ماینە کورسات ببینن چکۆ خزمەتەکی زۆر عەظەمەتی کردرا بوو. ئەو ملەی چارپەرچەی کوردستان خزمەتی چارپەرچەی کوردستانی کردە. یا ڕەبی ئەوی ئیش دەکەلەوێندرێ خدا موفقیان کە
خول داك وبابيان نصين يا ربي في رشيد خلقنا يد دولة في سياي أبيات